بەڕێز جەنەڕال کێڤین لیهی فەرماندەی هێزەکانی هاوپەیمانانی نێودەوڵەتی لە عێراق و سووریا. ئامادەبوانی بەڕێز، ڕۆژتان باش. هەموو لایەکتان زۆر بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی دەست بەکاربوونی هەردوو فەرقەی 3 و 4 پیادەی وەزارەتی کاروباری پێشمەرگە. پاش ئەوەی ئۆکتۆبەری ڕابردوو فەرمانی هەرێمیمان بۆ دامەزراندنی ئەو دوو فەرقەیە دەرکرد، زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ وەک بەشێک و هەنگاوێکی دیکەی پرۆسەی چاکسازی و یەکخستنەوەی پێشمەرگە لەژێر چەتری وەزارەتی کاروباری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەست بەکار دەبن. ئەمڕۆ بە دەست بەکاربوونی ئەو دوو فەرقەیە ئێمە شاهدی هەنگاوێکی نوێ و پڕبایەخین لەم کاروانەدا کە چەندین ساڵە بەردەوامە. ئەم دەستکەوتە تەنها دەستکەوتێکی ڕێکخستن یان کاریگەری نییە، بەڵکو نیشانەی ئیرادەی پتەومانە بۆ پتەومان و بەرهەمی ئەو قوربانیە گەورانەیە کە گەلی کوردستان و پێشمەرگە لە ماوەی چەندین دەیەدا پێشکەشیان کردووە. بەڕێزان، پێشمەرگە تەنها هێزی سەربازی ئاسایی نییە، بەڵکو هەمیشە هیمای قارەمانەتی و فیداکاری و پارێزەری ئاسایشی کوردستان و بەشێکی گرنگی ناسنامەی نیشتیمانیمان بووە. هەر لە یەکەم ڕۆژی دروستبوونیەوە هێزی شۆڕش و پارێزەری گەلی کوردستان بووە، کاتێک ڕێکخراوی تێرۆریستی داعش وەک هەڕەشەیەکی جیهانی دەرکەوت. پێشمەرگە لە ڕێزی پێشەوەی ئەو هێزانە بوو کە ڕووبەڕووی ئەم مەترسی و هەڕەشانە بوونەوە. پێشمەرگە قارەمانانە شەڕێکی قورسی لە پاڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی دژی داعش بەڕێوە برد و بۆ جیهانی سالماند کە تەنها هێزێک نییە بۆ بەرگری لە کوردستان و بۆ پاراستنی پێکەوە ژیانی ئاشتیانەی هەموو پێکهاتەکانی کوردستان، بەڵکو قەڵغانێکە بۆ پاراستنی مرۆڤایەتی لەم هەڕەشە هاوبەشە. بۆیە ئەو شانازیەی پێبرا کە بەرگری لە تەواوی مرۆڤایەتی بکات لە جیهان و لە پێناو ئەوەشدا بە گیان و خوێن بجەنگێت، لە کۆتاییشدا سەرکەوت و لەژێر فەرماندەهی سەرۆک مەسعود بارزانی ئەفسانەی داعشی تێکشکاند. بەهۆی قارەمانەتی و سەرکەوتنە مەزنەکانەوە پێشمەرگە لە ئاستی جیهانیدا بوو بە سمبولی ئازایەتی و مایەی شانازی گەلی کوردستان. لە ناو هەموو گەلان و وڵاتانی جیهاندا ناوی پێشمەرگە وەک جەنگاوەرێکی قارەمان لە پێناو پاراستنی مرۆڤایەتیدا دەرکەوت. بەڕێزان، ئەم دەستکەوتەی ئەمڕۆ بەدی نەدەهات ئەگەر پشتگیری هاوبەشەکانمان لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی نەبوایە کە بە شێوەیەکی کارا بەشدار بوون لە هەوڵ و هەنگاوەکانی ڕێکخستنی هێزی پێشمەرگە، چ لە ڕێگەی مەشق و ڕاهێنان یان دابینکردنی پێداویستی سەربازی یان پشتگیری لۆجستیکی. ئێمە لە هەرێمی کوردستان سوپاس و پێزانینی قۆڵی خۆمان دووپات دەکەینەوە بۆ ئەو ڕۆڵەی کە دۆستانمان لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بە سەرکردایەتی ئەمریکا بۆ پشتگیری ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان لە سەختترین کاتەکاندا گێڕاویانە. هەروەها بۆ یارمەتیدانمان لە پرۆسەی چاکسازی و یەکخستنەوە و ڕێکخستنەوەی پێشمەرگە. دۆستانمان لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بە تایبەتی لە سەروی هەمویانەوە ئەمریکا، دوایین وڵاتانی تری وەک بەریتانیا، ئەڵمانیا، هۆڵەندا، هەنگاریا، ئیتالیا و فەڕەنسا بەشداریان لە دانانی بنەماکانی پێویست بۆ یەکخستنەوەی پێشمەرگە لە ژێر چەتری وەزارەتی کاروباری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە هەماهەنگی و کارایی دەستەبەر دەکات و پێشمەرگە ئامادە دەکات بۆ ئەوەی ببنە هێزێکی
پیشەیی و شەفاف، هێزێک بە دڵسۆزیەوە خزمەتی گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانی دەکات و بەشێکی کاریا و کاریگەر دەبێت لە سیستەمی بەرگری عێراقدا. بەڕێزان، پێکهێنانی فرقەکانی سێەم و چوارەم و پیادەی پێشمەرگە ئەمڕۆ هەنگاوێکی گرنگ و استراتیجی بەرەو بەدیهێنانی ئامانجی گەورەترمانە کە بریتیە لە دروستکردنی هێزێکی نیشتیمانی یەکگرتوو، هێزێک کە پیشەیی و ڕێکخراوتر بێت و لە بەرامبەر هەر هەڕەشەیەک و مەترسیەک توانای پاراستن و بەرگریکردنی لە وڵات هەبێت. ئەم هێزانە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدا کار دەکەن و دڵنیایی دەدەن لەوەی هێزەکانمان هەمیشە لە ئامادەباشی تەواودا دەبن بۆ ڕووبەڕووبوونەوەی هەر هەڕەشەیەک لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان و پاراستنی ئارامی و سەقامگیری. ڕاستە پشتگیری دۆستانمان زۆر پێویست و گرنگە، بەڵام ئێمە باش دەزانین کە لە کۆتاییدا سەرکەوتنی ڕاستەقینەی ئەم پرۆسەیە پشت بە ئیرادەی ناوخۆییمان دەبەستێت. یەکخستنی هێزەکانی پێشمەرگە پێویستی بە کارکردنی هەمووانە بە ڕۆحێکی یەکتیمی و زاڵبوون بەسەر هەر دابەشبوونێک و ناکۆکیەک کە لەوانەیە ڕێگر بێت لەم پرۆژەیە نیشتیمانیەدا. پێشمەرگە دەبێ هێزێکی نیشتیمانی دوور لە سیاسەت و دەستێوەردانی حزبی بێت، هێزێک بێت تەنها و تەنها بۆ پاراستنی کوردستان. بۆ ئەمە بەستە داوا لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم ئەو پەڕی هاوکاری بنوێنن و یارمەتی بدەن بۆ سەرخستنی پرۆسەی چاکسازی و یەکخستنی پێشمەرگە. سەرخستنی ئەم پرۆژەیە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی هەمومانە و پێویستە هەرچی گرفت و کێشە هەیە چارەسەر بکرێن تاوەکو لە کۆتاییدا هەموو پێشمەرگە وەک هێزی نیشتیمانی کوردستان و لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدا کۆ بکرێنەوە کە یەک سەرکردایەتی، یەک کۆنتڕۆڵ و یەک ناوەندی ئاراستەکردنی هەبێت. ئامادەبوانی بەڕێز وێڕای ئەوەی کە هەنگاوەکانی پرۆسەی چاکسازی و یەکخستنی پێشمەرگە بەپێی خواست و چاوەڕوانی ئێمە نییە، بەڵام کار و هەوڵەکانی ئێمە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە لێرە ناوەستێت. ئەمە پرۆژەیەکی نیشتیمانیە، بەڵێنی ئێمەیە بەرامبەر بە گەلی کوردستان و خوێنی شەهیدان و نەوەکانی داهاتوو. بۆیە بە هەموو وزە و توانا و ئیرادە و پێداگیریەکەوە بەردەوام دەبین لە کارکردن بۆ سەرخستنی پرۆسەکە و بۆ ئەوەی هێزەکانی پێشمەرگە هەمیشە نیشانەی یەکڕیزی و هێز و قەلغانێک بن بۆ پاراستنی کوردستان لە هەموو هەڕەشە و مەترسیەک. هەر لەم بۆنەیەدا و لە کاتێکدا هاریکاری و هەماهەنگی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی سوپای عێراق زۆر بە پێویست و زۆر گرنگ هەڵدەسەنگێنین. داوا لە حکوومەتی فدرالی عێراق دەکەم بە پێی دەستور و یاسا مامەڵە لەگەڵ پێشمەرگە بکات و وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراق لە هەموو ڕۆیەکەوە ئەرک و پابەندیەکانی خۆی بەرامبەر بە پێشمەرگە جێبەجێ بکات. قارەمانەتی و قوربانیەکانی پێشمەرگە و خوێنی پاکی شەهیدانی نەمری کوردستان لەگەڵ پشتگیری هاوبەشەکانمان لە هاوپەیمانی نێودەوڵەتی و پابەندی هاوبەشمان وا دەکەن ئەمڕۆ لێرە بە شانازی و سەربەرزیەوە لە کاروانی خزمەت و پێشخستنی کوردستان بەردەوام بین و هەرگیز کۆڵ نەدەین لە هەوڵی یەکخستنەوەی پێشمەرگەدا. دڵنیام ئەم دەست بەکاربوونەی هەردوو فرقەی سێ و چوار بەردەوامی و بەرەو پێشچوونی پرۆسەی یەکخستنەوەی پێشمەرگە وێڕای هەموو بربەستێک و کێشەکان مایەی خۆشحاڵی زۆری گەلی کوردستان و گیانی شەهیدان شاد دەکات. هەروەها لە کاتێکدا کە ناوچەکە بە دۆخێکی ئاڵۆزدا تێدەپەڕێ و ڕوبەرووی چەندین ئالنگاری دەبینەوە، گەلی کوردستان زۆر بە پەرۆش و بە ئومێدەوە چاوەڕێی هەواڵی پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە داوا لەلایەنە سەرکەوتوەکانی هەڵبژاردن دەکەم
ئەمە بکەنە ئەولەویەتی یەکەمیان و بەسەرکەوتنی گفتوگۆکان و ڕێککەوتن و پێکهێنانی حکوومەتی تازە دڵی گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە خۆش بکەن. بە زووترین کات حکوومەتێک پێک بهێنن کە وەڵامگۆی داوا و پێشبینیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. دەستخۆشی و سوپاس و پێزانین بۆ هەموو ئەوانەی بەشداریان لە بەدیهێنانی ئەم دەستکەوتە کردووە کە ئەمڕۆ لێرە ئێمە کۆبووینەتەوە. سڵاو و درود بۆ گیانی پاکی شەهیدان هەر سەرکەوتوو بن پێشمەرگە قارەمانەکانی کوردستان.